چەند ڕۆژی داهاتوو گۆڕانکاری گەورە لە کەشوهای شارەکانی هەرێمی کوردستان ڕوودات و پلەکانی گەرمالەوەی کە هەیە زیاتر لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دابەزێت لە هەمان کاتیشدا چاوەڕ دەکرێت لە بەیانی دووبوانیەوە شەپۆلیشی بارانباری ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان تەنانەت سەنتەری شارەکانیش بگرێتەوە. من بۆ گرتنی زانیاری زیات لەبارەی دوایین زانیاریەکان لەبارەی گۆڕانکاریەکانی کەشوهای شارەکانی هەرێمی کوردستان هەڤاڵ سیدیق شارەزای کەشناسیمان لەگەڵە زانیاری زیاتیمان پێ دەکات کە هەڤاڵ سڵاوتان لەبێت. سپاسم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ ئەم شەپۆلی بارانبارین بۆ بڕیارە دەست پێ بکات لەکەوە دەست پێ دەکاتن چ ناوچەیەکی هەرێمی کوردستان دەگریتەوە؟ بەڵێ پێشبینی دەکرێت لە سبەینەوە کە دەکاتە ڕۆژی سێشەممە لەسەر چوارشەممە دیسان حاڵەتێکی دیکەی ناسەقامگیری کەشوهەوا ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکاتن و پێشبینی دەکرێت شەپۆلێکی تاوەبارانی بەخۆڕ و هەورە بروسکە و تەرزە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. شەپۆلەکەش با پلەیەک ئەم جارە دەگەڕێتە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان و ناوچەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و ناوچەشاخاوەکانی هەولێر و دەگرێتەوە. شەپۆلی بارانبارنەکە لە ناوچەیەک بۆ ناوچەیەک بە پێکات و گۆڕانکاری بەسەرادە پێشبینی دەکرێت سبەی لە کاتەکانی دوای نیوەڕۆ بۆ ئێوارە بەدواوە ئاسمان لەسەر جەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بگۆڕێ بۆ هەوری تەواو و پێشبینی دەکرێت لە درەنگانی شەو هەورەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان زیاتر چڕبوونەوەی هەورەکان دەست پێ دەکات و سەرەتای بارانبارینەکەش پێشبینی دەکرێت لە ناوچەکانی باشووری کەرکووک و لە سنووری قەزای دووسخورمات و لە ناوچەکانی باشووری سنووری ئیدارەی گەرمیانەوە دەست پێ دەکات لە کاتژمێر 12 شەو بەدواوە بۆ کاتژمێر 6 بەیانی سەقی شەپۆلەکە دەبێت پێشبینی دەکرێت زۆرترین بڕی بارانبارین لە سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی لە قەزای قەرەداخوا لە قەزای دوکان و ناوچەکانی تری سلێمانی بباریوە لە زۆرترین بڕی بارانبارینیش لە ناوچەکانی سنووری ئیداری گەرمیان پێشبینی ئەکرێت لە ئەوە ببارێ لە سنووری قەزای کفری ببارێەوە لە ناوچەکانی ئیداری ڕاپەڕینیش پێشبینی بارانبارین باشەکرێ و باقی ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش پێشبینی دەکرێت بارانەکەی لە بارانی لاواز بۆ بارانی مامناوەند بە تایبەتی سنتەری پارێزگای کەرکووک و هەولێر و دوهۆک و مووسڵ. بڵێ زۆرترین کاریگەری لە چ ناوچەیەک دەبێت زیاتر وە تا کەی بەردەوام دەبێت ئەوە وەزای دەمامۆستا پلەکانی گەرما چەند پلە دادەبەزی لە ناوچەیەک بۆ نازۆیکی تر بەرزترین پلە گەرما چۆن دەردەبێتن؟ وەکو گوتم سەقی شەپۆلەکە سنتەری شەپۆلەکە دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی و ناوچەکانی گەرمیان و سنووری ئیدارەی ڕاپەڕین و پێشبینی دەکرێت لەگەڵ هاتنی ئەم شەپۆلی بارانبارینە بە حکمەوەی کە هەبارستە هەوایەکی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا و لە ناوچەکانی باکووری کوردستان و داخل بە ناوچەکانی هەرێمی کوردستان ببێت پێشبینی دەکرێت پلەکانی گەرما هاوشێوەی شەپۆلی یەکەمی بارانبارین لە بینی 2 بۆ 5 پلە سیلێزی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان پلەکانی گەرما دابەزێ. لە چەند ڕۆژ ڕابردوو بەیەکی بەهێز بەشێک ناوچەکانی کوردستانی گربووە ئەم بە کاریگەریەکی تاکەی بەردەوام دەبێتن. وەک دەزانین لە ڕۆژی هەینیەوە بای باکووری خۆرهەڵات کە بایەکە فێنکە هەڵی کردۆتە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە ڕۆژی هەینیەوە و چەقی بایەکەش ڕۆژانی شەممە و یەکشەممە بوو ئەوە خێرایی با لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بمنێتەوە لە ناوچەکانی تریش پێشبینی دەکرێت بەرەو لاوازبوون بچێ لە سبەینەوە ئەم باە پاشەکشێ دەکات هەور جێگەی دەکرێتەوە پێشبینی دەکرێت بڕێکی زۆری شەی ڕێژەیی کە لە ناوچەکانی دەریای عەربی دەریای سوورەوە بەرەو ناوچەکانی باشووری هەرێمی کوردستان بێ.